إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بريزان مسلمان خوشة يسكان لزنجير باسكاني پیغمبر ناسية. ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگ ئەکەین، پێشەکیەکەی بەوە دەسی پێەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەچەڵەک و نەسەبی بۆ کێ ئەگەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی محەممەدە. محەممەد کوڕی عەبدوڵڵایە، عەبدوڵڵا کوڕی عەبدولموطەلیبە، عەبدولموطەلیب کوڕی هاشمە و هاشمیش کوڕی عەبدومەنافە و ئەویش کوڕی قوسەی و شەجەرەی نەسەب و ڕەچەڵەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز ئەبێتەوە تا ئەگاتە عەدنان. پاشان بە هەمان شێوە ڕەچەڵەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شەجەرەکەی بەرز ئەبێتەوە تا ئەگاتە پێغەمبەر ئیسماعیل کوڕی پێغەمبەر ئیبراهیم سەڵات و سەلامی خوا لە هەموو پێغەمبەران و لە پێغەمبەری خۆشمان بێ صلی الله عليه وسلم. کەوابوو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە ڕەچەڵەکە ئەگەڕێتەوە سەر پێغەمبەر ئیبراهیم. پێغەمبەر ئیبراهیم خەڵکی ناوچەکانی عێراقە، یعنی ئەمەی ئێستا کە لە خاریتەیە پێ ئەوترێ عێراق کە ئەو کاتانە عێراق نەبووە، و زیاتر بۆچوونی وا هەیە کە لە ناوچە کوردستانیەکانی عێراق بێ، یعنی ئیبراهیم عليه السلام احتیمالی زۆر هەیە ڕەچەڵەکی بۆ کورد بگەڕێتەوە و بەو ڕەچەڵەکەشە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگاتە ئەو. ئەگەر چی ئەمە هیچ بۆ ئێمە وەکو ئێستا خەڵک لێرە دانیشتوین، ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کورد بێ، عەرەب بێ، فارس بێ، هەرچی بێ، هیچ کاریگەریەکی نییە لەسەر ئێمە بەهۆی ئەوەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کوردە و هەرچی کورد بێ بچێتە بەهەشتەوە. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت مامەی نزیکی خۆی ئەبوو لەهەب کە ئیمانی بە پێغەمبەر نەهێناوە، شوێنی پێغەمبەر نەکەوتووە، جەهەنەمیە. بەڵام وەکو ڕەچەڵەک ئێمە پێویستە ڕەچەڵەکەکان بزانین وەکو خۆی. لە ڕاستیە ئیبراهیم عليه السلام کاتێ دوای کۆچکردنی و هیجرەتکردنی لە منطقەی عێراقەوە ڕۆشتۆتە فەلەستین و لەوێوە ڕۆشتۆتە میسر و پاشان گەڕاوەتەوە و بۆ بەیت المەقدس، و لەوێشەوە خوای تەعالە ئەمری پێ ئەکا کە هاجەر و ئیسماعیلی کوڕی بێنێت لە مەککە داینە. مەککە سەحرا بوو ئەو کاتە، کەس تایە نیشتەجێ نەبووە. پاش ماوەیەک بڕێ لە عەشرەتە عەرەبەکان لە یەمەنەوە کۆچەکەن دێن بۆ ئەلەوێ نیشتەجێ ئەبن، و ئیسماعیل دوای ئەوە لە ئەوان ژن ئەخوازێ. یعنی ئیسماعیل خۆی لە ئەساسە عەرەب نییە، بەڵام لەوان ژن ئەخوازێ، لە عەرەب ژن ئەخوازێ و تێکەڵی دروست ئەبێ. بۆیە خۆشەویستەکانم ئەمە مەسائلێ لێکن پێویستە ئێمە ئاگاداریمان لێی هەبێ بەڕاستی، چونکە زۆر جار ئەمە وەکو نقطەیەک باسەکرێ، وەکو خاڵێک ئەوترێ مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه وسلم
عربە ئێمە حچی پەیوەندیەکمان بە عەرەبەوە هەیە ئەوە هەندێک جاهیل و نەفام وە ئەڵێن یعنی بۆیە ئەبێ ئێمە ئەم مەوزوعە ئاگادار بین. شانازیکردن بە ڕەچەڵەکەوە شانازیکردن بە ڕەچەڵەکەوە دروستە؟ دروستە ئینسان شانازی بە عەشیرەت و بە قەومیەت و بە ئەمانەی خۆیەوە بکە؟ خی گەورە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجورات ئاەتی 13 ئەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. خوي تعالى الركات همو مرفايتي الله أي خلقنا همو مرفايتي إما ومن لا نيرك وميك دروس كردوا كآدم وحوايا پاشان کردمان بم ئێوەمان کرد بەم گەل و نەتەوانەی کە ئێستا لەسەر زەویە ئەژێن بەم نەتەوە و تیرە و هۆز و عەشیرەتانەی کە ئێستا لەسەر زەویە ئەژێن تا وەکو یەکتری بناسن تا وەکو ئەو عەشیرەت و نەتەوانە ببێتە مایەی ئەوەی کەوا سڵەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی لە نێوانتانە پتەو ببێ. باشترین کەسی ئێوە ئەوە نییە لە عەشیرەتی فڵان کەس بێ یان لە قەومیەتی فڵان قەومیەت بێ. باشترین کەسی ئێوە ئەوانن کە زیاتر لە خواترسن، زیاتر خواناسن، زیاتر چاکویستن. ئەتقاکم تەقوا بە معنای خۆپاراستن لە نافەرمانیەکانی خوا. تەقوا بەوە دێ کەوا ئینسان خۆی لە نافەرمانەکانی خوا بپارێزێ، لە خوا بترسێ، عمل بە قورئان بکە، خۆی ئامادەکە بە ڕۆژی قیامەت. هەر کەسێ ئەم سیفاتانەی زیاتر تیابوو ئەوە زیاتر لە خواوە نزیکە، زیاتر بەڕێزە لە لای خوای تەعالا. بەڕاستی خوای تەعالا زانایە و ئاگادارە، زانایە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامێدەن، بە هەر گفتارێک کە دێتە دەمتانە و هیچی لێ گوم نییە، هیچی لێ ون نییە. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم يا أيها الناس ألا إن ربكم واحد. خەڵکینە بەڕاستی پەروەردگاری ئێوە یەک خوایە، وإن أباكم واحد وباوكي إيوش يك باوكا كآدم. پروردگاري إيوة تنها الله وباوكي إيوش تنها آدم. ألا لا فضل لعربي على أعجمي ولا لعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا أسود على أحمر إلا بالتقوى. شانازی کردن بە عەرەبایەتیەوە بە هەر نەتەوەیەکی ترەوە ئەمە دروست نییە. فەزڵی هیچ کەسێک و هیچ نەتەوەیە بەسەر نەتەوەیەکی ترا نییە. فەزڵی هیچ ڕەنگێک بەسەر ڕەنگەکانی ترا نییە. وەکو چۆن ئێستا لە هەندێک لە وڵاتە ڕەشپێسەکان ئیهمال کراون، لە ئیسلامە فەرقی ڕەش و سوور و سپی ئەمانە نییە. فەرقی بەینی نەتەوە و عەشیرەت و ئەمانە نییە. باشترین کەستان ئەهلی تەقوایە. فەزڵەکە بۆ تەقواکە ئەگەڕێتەوە، بۆ خواناسیەکە ئەگەڕێتەوە. ئەبەلەغتو ئەوە من گەیانم، یعنی ئەمە لە حەجەت الوداع پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم. لە پاش ئەم حەدیسە پێغەمبەر 80 ڕۆژ وەفاتی ما دوای وەفاتی کرد. ئەفەرمێ گەیاندم مسلمانان، ئەوە من ڕام گەیاند، ئەوانیش وتیان گەیاندت ئەی پێغەمبەری خوا. فەرمووی ئەوە من پێتانم گەیاند، ئیتر لە ئیسەوە دوا کەس شانازی بەسەر کەسی ترا نەکا بەهۆی نەتەوەوە، بەهۆی عەشیرەتەوە، بەهۆی جوانی دیمەنەوە، بەهۆی باڵا بەرزی و باڵا کورتیەوە. ئەو شتانە هیچی ئازایەتی خۆتی تیان نییە تا شانازی پێوە بکەیت. ئێمە کێ ڕەنگی چۆنە
بەدەستی خۆتە هەڵبژاردننی چی ڕەنگێک هەڵە بژێری ڕەشبی سپیپی ئەسمەربی سووربی بەدەستی خۆت نییە. ئیتر بە چی شانازیەکەی؟ چی عەشیرەتێکی خۆت هەڵت نەبژاردووە تا شانازی پێ بکەی؟ چی قەومێتێکیشی خۆت هەڵت نەبژاردووە؟ ئەمانە هەمووی بژاردەی خوان. ئەی نابێت تۆ شانازی بە شتێکەوە بکەی کە هەڵبژاردننی خۆتی تیانە. ئەوەی کە هەڵبژاردننی خۆتی تایە تۆ چی بیر و باوەڕێک هەڵە بژێری و چی کار و کردەوەیەک ئەەکەی؟ ئەوەیە کە تۆ ئەگەر خوا پێتی بدا شانازی پێەکەی لە قیامەتە لە دنیایشا لە ڕاستیە تۆ نازانی ئایا خوات لێتی قبوڵەکایە لێتی قبوڵ ناکە. بۆیە لە دنیایشا حەقی شانازی نییە، ئەوە حەقی شانازیکردن نییە. بۆیە ئیتر لە ئیسەوە دوا کەس بەسەر کەسی ترا خۆی نەنازێنێ شانازی نەکا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی گەیاندم مسلمانان 120,000 کەس لەو خوتبەی پێغەمبەرە ئامادە بوون. 120,000 کەس هەموویان گوێیان لە وتاکانی پێغەمبەر بوو. فەرموویان ئەی پێغەمبەری خوا گەیاندت. فەرمووی ئیتر دوایی لە قیامەتان نەڵێن نەیوت. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی خستە بەر چاوی خەڵک لە هەموو قورئانە لەم پەڕەوە تا ئەو پەڕ لە هەموو ئەحادیثی پێغەمبەریشا صلی الله علیه و سلم شانازیکردن نییە بە یەک نەتەوەوە. ئەوەی کە وتراوە لە قورئانە باسی عەرەب بەس تەنها ئەوەیە کە خوای تەعالا ئەفەرمێ ئەم قورئانەمان بە زمانی عەرەبی دابەزاندووە. بۆیە بۆی کەس یاری پێ نەکا، بۆ ئەوەی کەس نەڕوا یاری پێ بکە بە لەفزێکی تر لە یەکی بداتەوە، بە زمانێکی تر لە یەکی بداتەوە. چونکە هەندێک وشە هەیە لە قورئانە لە زمانێکی ترا لە قەوئینێکی ترا معنایەترە بەخشێ کەس وا لە یەکی نەداتەوە. ئەمە قورئانە بە زمانی عەرەبیە، بە زمانی عەرەبیەکی ڕوون. هیچ پەیوەندی بەوە نییە کە عەرەب فەزڵ بدا بەسەر قەومەکانی ترە. ولا حەدیثی پێغەمبەریشا صلی الله علیه وسلم یەک حەدیثمان نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم شانازی بە عەرەبە بوون بکا یان بە ئەو شتانەوە بکا. ئەوەشی کە هەیە درۆ و دەلەسەی قەومیەکانە هەڵیان بەستووە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. مثلا أنا عربي ولسان أهل الجنة عربي. أما درو دلسية حديث نية پیغمبر صلى الله عليه وسلم شانازي به هیچ قوميت يكون كردية بس أولا شانازي بوا كردو كنوي آدم. وحتى أوشي كفرميتي من قورتانم أنا سيد ولد آدم فرميتي من قوري نوي آدم لباريا فرميتي شانازيش نية أما خواوا دايناوا ولا فخر فرميتي هیچ فخرێکی تیا نییە. خوا کردومێتیە گەورەی نەوەی ئادەم با بزانن من شانازی بەسەر ئێوە ناکەم. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم. جا ئاگامان لەو ملاحەزانە بێ لە حەدیثەی لە صحیحی بخاری مسلمە هاتووە جابری کوڕی عەبدوڵڵاه ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێت دوو مناڵ بوو بە شەڕیان اقتتل غلامان من المهاجرين وغلام من الأنصار. دو غلام بو بشريان لزماني في غمرة صلى الله عليه وسلم. غلامك أنصاري غلامك مهاجري. أنصاري كان أول خلق مدينة مهاجرين كانش أول كوالا مكوا هاتون لقلب في غمرة كوتشان كردوبا مدينة بو بشريان كابراي مهاجري من على مهاجرك هواري كروتي مهاجر كان بقين بيم كشتيان أيش هواري كده أنصاري كان في غمر صلى الله عليه وسلم خبر جيشته في غمر إخوا لما درشوهات جيشته أو شوينا زور توربو زور توربو زور بيتعقد بو پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموي اما چیه تازه او اگرینو بو نفامی و سردمی نفامی شانازی با اما اکنو با اواکن بتیرو با عشیرتو با بنمالو امانو هاوارکن بنمالکانتان تازه بو دعوای جاهلیت و نفامی اگرینو منش لنیوانتانام وازی لیبینن اما بوگنه لهمو تیرەیەکە پیاوی باشەیە و پیاوی خراپێ لە هەموو قەومیەتێکە خەڵکی باشەیە و خەڵکی خراپ هەیە. شانازیکردن بەوەی وەڵی منەتەوەکەم لە هینەکە ئێوە باشترە عەشرەتەکەم لە هی ئێوە باشترە ئێوە لە هی ئەم باشترن ئەم شانازیکردنە جاهیلیە و نەفامیە هیچ پەیوەندیەکی بە ئیسلامەوە نییە و ئیسلام هاتووە هەڵی وەشاندۆتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لحديثك كإمام مسلم أي جريت وأفرميت شوار شتهي لأمتكم 4 في أمتي من أمر الجاهلية. أفرميت شوار شتهي لأمتكم لكاري جاهلية لا يتركونهن وازش لناينا. الله أكبر
يعني إلا كسر زور إيمان دار بوازي لتيري يعني لناو إسلامي شخل بمو أيكا شيء أبيش الفخر في الأحساب كابرا فخرك وشانازيك ببنما الله بناو ناتورو والطعن في الأنساب تاندان لنسبي خلقيتر لا حول ولا قوة إلا بالله فلانا كسب أخوة 10 كان خرابة كابرا دي كركي شاكا جاري واحد خريجي مثلا يعني لدنيا سركوتوها مثلا خريجي كلية كي باشا خوي كسي كي شاكا دي دعواي جني ليك عليه والله تقول عشرتي فلاني من جنة بين آدم لا حول ولا قوة إلا بالله لا عشرتي فلاني بو والله يكك لا أو 10 بياويكي خرابة ما كي الراس يعني تقول 10 كتا همو خلق همو باشا أما النية لإسلام كاكا أما النية أما جاهلية براسي أما نفامية كبيغمر أفرمي صلى الله عليه وسلم لدواي إسلام اشتركي ناكن والاستسقاء بالنجوم أويك اعتمادي اشتكان أخنا سر أستير ناسي يعني براسي أما أو بري جاهليتك تو عقلية دوابك كاشتكان بيونديه بأستيركان وأستيركان شتكنوا بخت بدسي هنا وتولى فلان مانغا لدايك بيتو أو مانغا عايد فلان شتو أمل الراسية همي كاري جاهلية إنساني مسلمان لي بدورة شوارم شتك لنا أمتي إسلاما ترك نادري شيوان كردن بو مردو يعني أما يشتا أمينيت ما ويشا تأيسا ما ويشا بتايبت لنا آفرتانا سيدا كسي كان أمر شيوان أكن وأدن لخويان بالراسي أما همي أمري جاهلية وكاري جاهلية بيغمر صلى الله عليه وسلم لحديثة كترى كهر إمام مسلم أجرته أفرمي 2 في الناس هما بهم كفر دوشت هي لناو خلقية أفرمي كفرة دوشت هي لناو خلقية كفرة يكم يعني أفرمي الطعن في النسب أفرمي تاندان لنسبي خلقي براينا أما الزور عيبكي قوريه أما الزور نقصانيكي قوريه تو تانل للرجلكي خلق بدي دوهم يعني النياحة على الميت قريان بو مردو يعني قريان قصمان شيوان كردنا قريان يك وبينا شكري كردن إنسان فرميسكي بتشاويدة تخواره وحيش هوي شيره وبز مبالوره وشعره ومعرو أماني بس بيانايا جي حرف بو خود أقري أمانا شرعينية بس أو قريانيك خود دم تشاورنينو سيان درينو أمشتاني هاتيا وقشرنينو أما سايلان أولا إسلامانية وكفرة براسي پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم لحديثه كترا كإمام أبو داود أجرته وألبانيش تحسيني كردو أفرمي إن الله عز وجل قد أذهب عنكم عبية الجاهلية وفخرها أفرمي خواي تعالى صفات جاهلية كان إلا إيوة لا داوة وشانازي جاهلية نفامي لإيوة لا داوة كبباوك وشانازي بكن مؤمن تقي وفاجر شقي خلقي دو جورا يا إيمان داركي لخواناسة يا كسيكي تاوان بارو بدبخت النكبة أم جاء بيغمر صلى الله عليه وسلم فرمي والناس بنو آدم وآدم من تراب إيوه هموتان كري آدما وآدمش لخولا لينتهين أقوام فخرهم برجال أو ليكونن أهون عند الله من الجعلان التي تدفع بأنفها النتن أفرمي واز أهينن لشانازي كردنتان بعشرة بنمالة وقوميتان يا للاي خواي تعالى قيمتان أو كساني كواوانا قيمتيان لقالونجا كم ترى كبلوتي بال أناتا بيسيوا بيغمر أفرمي صلى الله عليه وسلم يعني هركس يشانازي بوانا وبكا لوش بوغن ترى لوش لقالونجا كبلوتي بال أناتا بيسيوا جا خۆشەویستەکانم پێویستە ئینسانی مسلمان شانازەکردنی بە دینەکەیەوە بێ بە ئیمانەکەیەوە بێ بە ئیسلامەتەکەیەوە بێ ئایا ئەمە معنای ئەوەیە کە ئێمە عەشرەتی خۆمانمان خۆش نەوێ قەومیەتی خۆمانمان خۆش نەوێ نیشتیمانی خۆمانمان خۆش نەوێ نا ئەمە معنای ئەوە نییە ئینسان ئەتوانێ خزمەکانی خۆی خۆش بوێ ئینسان ئەتوانێ قەومیەتەکەی خۆی خۆش بوێ بەڵام دەمارگیری کوێرانەی بۆ نەبێ ئینسان پێویستە لەسەری نیشتیمان و خاک و ماڵی خۆی خۆش بوێ
تەنانەت ئەگەر ئینسان لەسەر خان و ماڵەکەی کە یەکێک هات داگیری کرد ئەگەر دیفاع بکە کابرایەک گوتی ئەی پێغەمبەری خوا زەلامێ دێ ماڵەکەم داگیرەکە من ئەتوانم دیفاع بکەم فەرمووی دیفاع بکە بەرگری بکە فەرمووی ئەگەر کوشتمی فەرمووی شەهیدی فەرمووی ئەگەر کوشتم فەرمووی ها لە ئاگری جەهەنەمە یعنی کەوابوو شانازیکردن دروست نییە بەڵام خۆشەویستی تۆ بە ئەو شتانە دروستە من برای خۆمم خۆش بێ دروستە باوکی خۆمم خۆش بێ بەڵام حتا ئەگەر بتەوێ شیرینی ئیمان لەناو دڵتا جێگیر ببێ ئەو شتەی خۆش دەوێ لەبەر خاتری خوا خۆشت ببێ حەزەکەی تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ سێ شت هەیە ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان سێ شت هەیە هەر کەسێ تایە بێ لەزەتی ئیمان ئەچێژێ حەزەکەی لەزەتی دینداریەتی بچێژی حەزەکەی با یەکەم شتت ئەوە بێ کە هەر شتێ خۆش دەوێ لەبەر خاتری خوا خۆشت بوێ تۆ خوا و پێغەمبەری خوات لە هەموو شتێ خۆشتر ئەوێ کەوابوو هەر شتێ خۆشت بێ لەبەر خاتری خوا من باوکمم خۆشەیە لەبەر خاتر ئەوەی خوا ئەمری کردو من باوکی خۆمم خۆش بێ دایکی خۆمم خۆش بێ من کە ئەولادەکانی خۆمم خۆشەوێ لەبەر ئەوەی دین ئەمری پێ کردو من بەزەیم بە ئەولادی خۆما بێ و پەروەردەیەکی باشیان بکەم و خۆشیانم بوێ من کە خاک و نشتیمانم خۆم خۆشەوێ لەبەر خاتر ئەوەی ئەمە ئەرزێکە خوا بە منی بەخشیوە ئەبێ من دیفاعی لێ بکەم و خۆشەویست بێ لە دڵما ئەبەو شێوە بی حەز بە شیرینی ئیمانەکەی بەڵام ئەگەر تۆ دەمارگیری کوێرانەت هەبێ کابرایەک لەناو عەشرەتەکەی منە کابرایەکی فرعەونە ظالمە تعدا لە خەڵکەکە خراپە ئەکا حرام ئەخوا من هەر فەزڵی ئەدەم بەسەر پیاوێکی باشی عەشرەتێکی ترە ئەوە بەشێکە لە جاهیلیەت و نەفامی و کوفر وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی بردووە ئەم ناو ناتۆرانەیش کە ئێمە لە خۆمانمان ناوە زۆربەی زەرەری هەیە بۆ ئیسلامەتی ئەم ناوانەی کە ناو جگە لە عەشرەتەکەش جگە لە قەومیەتەکەش ناوی ترکە لە خۆمانی ئەنین هەر یەکێک هەڵەسێ و ناوێ بۆ خۆی ئەدۆزێتەوە یا هەر جەماعەتێک و ناوێ ئەمەش زەرەری هەیە بۆ ئیسلامەتیمان بۆ کوردایەتیمان بۆ دینداریەتیمان ئەمە زەرەری هەیە ئەگەر یەکێ بڵێ لەوانەیە خەڵکانێک هەندێک عوزریان هەبێ بڵێ ئەوە تا خوای تەعالە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەڕەفع بەعضەکم فەوقە بەعض دەرەجات خوای تەعالە هەندێکتانی فەزڵ داوە بەسەر هەندێکی ترتانە زانایانمان ئەفەرمن لە چییە لە عیلمە فەزڵی داوە لە زوهدا و لە تەقوایە فەزڵی داوە نەک لە بنەماڵە و لە عەشیرەت و لە قەومیەتە جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو ئێمە ئەبێ دەرس لە پێغەمبەرەکەمان وەربگرین پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت ڕۆژێ لە ڕۆژان شانازی بەو شتانەوە نەکردووە ئیلا وەکو خەبەرێک وەکو هەواڵێک وەکو ئیسا ئاماژەی پێ ئەەکەین داواکارم خوای گەورە بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی سەرکەوتومان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە یا إله العالمین کوردستان من لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ڕەبی کاربەدەستانی صالح و دادپەروەر بکەی یا ڕەبی ڕیزەکانمان بکەی بە یەک ڕیز یا ڕەبی خوایە دەستی دوژمنانمان بنبڕ بکەی نەیەلی جارێکی تر دوژمن زاڵ بێ بەسەر ئەم وڵاتەی ئێمەیە یا ڕەبی خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت بەرەکەت خەیتە دەغڵ و دانی وڵاتمانەوە بەرەکەت خەیتە ئاو و کارەبای وڵاتمانەوە یا ڕەبی خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەم قەیرانە ئابووریەمان لەسەر لادەی یا ڕەبی خوایە ئەمەمان لەسەر لادەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدە یا ئیلەه العالەمین یا ڕەبی هەر کەسێک ڕاز و نیازێکی هەیە شتێکا لە دڵیا و حەزەکان من دوعای بۆ بکەم یا ڕەبی داوا لە تۆ ئەەکەم بۆی جێبەجێ بکەی خێری دین و دنیای تێ بخەی بۆی ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدي وحبيبي وقائدي ومولاي محمد وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسكانم هندي كسي تر لواني ألين أي بيغمر صلى الله عليه وسلم لهندي حالات أو تويتي إن الله اصطفى كنانة من ولد إسماعيل واصطفى قريشا من كنانة واصطفى هاشما من قريش واصطفاني
بني هاشم أي أما يعني شي مش شانازينية كبيغمر صلى الله عليه وسلم أفرمي خوي تعالى كناني لا أولادكاني إسماعيل هالبجار دواي أو أفرمي وهاشم كعشيرتي بيغمر صلى الله عليه وسلم يا قريشي لأوان هالبجار باشان لناو قريشي شا بني هاشم باشان لناو بني هاشم شا مني هالبجار أما شانازينية نا أما حوالة أما خبرة أما أويا كبيغمر صلى الله عليه وسلم أفرمي مبح بجاردة يعني خوا هري بجاردين خوا هري بجاردين بيغمر صلى الله عليه وسلم شانازي بسر كسي ترى نكردوه يكي كيتر لوانيا بلي أي لغزاي حنينا بيغمر صلى الله عليه وسلم كاتيا برانبر بكافركان أو أبو كافركان لحمولا يكو مسلمانان ينخصة كمين يكو لحمولا يكو تيرباراني جيشي إسلام يعني جيشي إسلام فرخرا بشكا بس بيغمر وعباس ويقدوانك مانوا حموشكا جيشك باشا بيغمر صلى الله عليه وسلم برو بيشو الرويشت خلق رأيك برو دوا بيغمر صلى الله عليه وسلم برو بيشو الرويشت وأي فرمو أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب أي فرمو من بيغمرم نقدرو من كري عبد المطلب من نوي عبد المطلب آية مش عنازينية زانايان أفرمن أمش بيغمر صلى الله عليه وسلم بوش عنازين يوتوا أما بو أووتويتي يعني مسلمانان من بيغمري خوام حيش بو أقر بو رأكن خوا وعدي بيداهم سربخا يتري ايوا بو رأكن بيويس ناكا رابكن هر من محمدي كري عبد الله كري عبد المطلب اويك ايوا خوتان ام ناسن كدروم نبوه كفيلم نبوه كبصادق الامين ناس رابم لناوتانا يتري ايوا باورتان وايا كايسا ايما تواو وكو هندي لكافر كان لبان جوالك وتماشايا نكرت ايانوت او محمد هنا كي دركود في الله كود رو كي دركود علو كاتل كاتي شرك كاتي جيش اسلام نشكا بس في غمر صلى الله عليه وسلم يقدوانك معنوا ايتروا تصوري انا قال يا عيسى محمد اكو جري وحمد رو كي محمد درك في نعوذ بالله بلان في غمر صلى الله عليه وسلم لو كاتب لو بيشو الرويشتو واي افرمو ايتر او ابو جيش اسلام جاري كيتر قرانه وسركوتني كي زور مزنيان بدس هنا امش بو شانازي نبو امش بو هواله بو اويك مسلمانان دلنيا ببنوا لويك وعدكاني بيغمر صلى الله عليه وسلم راسته بو يخوش يسكانم لاسلاما شانازي كردن ببن مالو بعشيرته بقوميته بناو رقزه بويك من سبي بيستم رش بيستم نازانم چين بالام برزه بالام كرت امانه هيچي دروست نيه چونك اما هي خوايا گشتي كسي زور جوانا كسي كيش زور ناشرينه خوي تعالى امي جوان كردو او ناشرين كردو ايتر اما شانازينيه جاري واهي زوربي چاككان جوان نبون لقماني حكيم كقرآن سورتك بناء او ناوه خوي تعالى لقرآن قسكاني كردت آياتي قرآن لقماني حكيم بياويكي كرت بالاي اسمر نك اسمر رش بيس بوا ابن مسعود عبد الله كري مسعود كيك كلا قورترين صحابه كاني في غمر صلى الله عليه وسلم كسوين اخوا افرمي حر سورتك قرآن كدابزيه ازانم لكيو ادابزيه ولا سرشي دابزيه يعني او اند عالم بوا او صحابه بري زكاتك لشوينك اتيت اخواروا كراسكي هلكا قاتشي او نباري كصحابه كان سكن فيها كنين كرتبالاكي ضعيف بوا ام بياوك كاتيك پیغمبر صلى الله عليه وسلم بینێ صحابه كان پێکەنن بەقاچی ئەمە نەباریک بووە پیغمبر صلى الله عليه وسلم ئەفەرمێ بە ئەو پێکەنن والله قاچەکانی عبد الله کوڕی مەسعود لەلای خوای تعالی لە کێوی ئوحود گەورەترە شانازیکردن بەو شتانەوە نییە ئەوە خواوا خەڵقی کردووە جا لەبەر ئەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ وریابین داواکارم خوای تعالی ئیسلاحمان بکە